بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. وا 6 مانگ زیاترە مرۆڤایەتی و جیهان بەگشتی گیرۆدەی پەتای کۆرۆنا و لێکەوتە ئابووری و مرۆیی و تەندروستیەکانی بوون. بەڵام ئێمە لە کوردستان وێڕای گیرۆدەبوون بەو لێکەوتە ئابووری و مرۆییانەی هەروەها گیرۆدەی کێشەیەکی تر بووین کە کۆرۆنا بووە بە سیاست. واتە چەند حیزب و گروپ و لایەنێکی سیاسی هەن دۆخ و خەیرانی کۆرۆنایان قۆستۆتەوە بۆ ئەوەی کە بۆ بەرژەوەندی سیاسی و ئاماجی سیاسی خۆیان بەکاری بێنن یاخود بڵێن وەسوودی بێنن. ئەمە مژاری سەرەکی ئەم بەرنامەیەمانە بێ لەم ئەڵقەی ستۆدیۆی 24 شڕۆڤە و گفتوگۆی بابەتی بە سیاسیکردنی کۆرۆنا دەکەین. هۆکارەکانی چین لێکەوتە خراپ و مەترسیدارەکانی ئەم دیاردەیە چین. بۆ ئەم ئەڵقەیە هەر یەک لە بەڕێزان دکتۆر باساک بەرزنجی نەقیبی پزیشکانی کوردستان، هەروەها بەڕێز فەرهاد محەممەد نووسەر و ڕۆژنامەوان، هاوکاری خۆشەویست دکتۆر سۆران بەرزنجی، هەروەها منیش بەرهەم عەلی بۆ ئەو بەڕێزانی کە نامناسم. هەموو لایەکتان بەخێر بێن. حەزەکەم هەندێک سەردێڕ بڵێم لەبارەی ئەم کێشەیە کە باسی یەکەین کە بەداخەوە توانم بڵێم ڕاستی چەند ڕاستیەکی تاڵیشن لە سەروبەندی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کوردستان، ینی تۆمار کراون. بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەمە مەترسیدارترین ڕووداوی تەندروستیە لە مێژووی لە 100 ساڵی ڕابردووە کە بەسەر مرۆڤایەتی هاتووە. بەڵام کێشەکە ئەوەیە لە ئەنجامی بڵاوبوونەوەی کۆرۆنا ئەم ڕاستیانە دەرکەوتن لە کوردستان. ئێمە تاکە میلەتین لەسەر ئاستی دنیا کە کۆرۆنا کردینین بە دوو بەشەوە. بەشێکمان باوەڕمان بۆ هەیە کە کۆرۆنا هەیە و خۆمانە پارێزین، بەشێکیشمان بەداخەوە وەکو ئایدۆلۆژیا و هەربی ڕووباوەڕیشتە سەیرەکەین و باوەڕمان بەوە نییە کۆرۆنا هەبێ. ئێمە تاکە میلەتین لەسەر ئاستی دنیا کە هێشتا نەخۆش نەکەوتوین ئەڵێن کۆرۆنا نییە. وەختێ تووشی کۆرۆناوی لە نەخۆشخانە لە ناو نەخۆشخانەکانەوە پەیامی ڤیددیۆ بە نهێنی بڵاوەکەینەوە ئەڵێن ئێمە هیچ نەخۆش نین و بە درۆ حجزکراین، بە بێویست هۆکارە حجزکراین. دواتر کە ئەمرین ئیسان کەس و کارەکەمان ئەڵێ ئەو مردووان بە کۆرۆنا نەمردووە. ئێمە تاکە میلەتین لە دنیاە کاتێ نەخۆشەکەوین و لە تەلەڤیزۆنەوە لە ناو نەخۆشخانەوە کە تووشی کۆرۆنا بووین هاوارە هێن ئەڵێن نەخۆشین، خەڵکانێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە جنێو بارانمانەکەن، سوکایەتیمان پێکەن و ئەڵێن بە نەخۆشەکە ئەڵێن تۆش بوویتە پیاوی دەسەڵات و کۆیلەی دەسەڵات و بە پارام قسە ناکەین. ئێمە تاکە میلەتی دنیاین، تاکە میلەتین کە گاڵتە بۆ کەسە ناکەین، دەستکێش بەکارێنن، ماسک بەکارێنن، خۆیانە پارێزن. ئێمە تاکە میلەتی دنیاین کە کۆمەڵێ پەرلەمانتاران هەیە لە زیاتی ئەوەی کاسنە ناو خەڵکەوە، لە زیاتی ئەوەی بەڕاستی هۆشیاری بە خەڵک بدەن، هانی خەڵک بدەن، خۆیان بپارێزن، ماسک و دەستکەشت دابەش بکەن، لە زیاتی ئەوە ئەڵێن حکومەت درۆکە و کۆرۆنا نییە و ئەوە لەبەرەوەی موچە دابەش نەکا بۆیە ئەڵێ کۆرۆنا هەیە. ئێمە تاکە میلەتی دنیاین کە ڕەنگە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە قسەی کەسێکی ناپسپۆڕ بکەین و کە ئاڵێ کۆرۆنا درۆیە، بەڵام بە قسەی پزیشکان و ناوەندە زانستیەکانی ئەم بوارە ناکەین. ئێمە تاکە میلەتی دنیاین کە هێشتا باوەڕمان بەوە نەهێناوە کۆرۆنا لەگەڵ خۆیان قەیرانێکی ئابووری گەورەی دروست کردووە. ئێمە تاکە میلەتی دنیاین کە ئەم هەموو تاوانە بەرامبەر خەڵگەکرێ، خەڵک سار دەکرێتەوە لە خۆ پاراستن، بەڕاستی ژیانی خەڵگەخرێتە مەترسیەوە، بەڵام بەداخەوە هێشتا یاسا لێپیسینەوەی لەگەڵ ئەو کەسانە نەکردووە. من حەزم کرد ئەم چەند سەردێڕە بڵێم ئەمە بە دەواازەیەک بێ بۆ باسەکەمان. دکتۆر باسە حەزەکەم لە بەڕێستەوە دەست پێ بکەین. لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کوردستان ژمارەکان کەم بوون، بەڵام لە چەند ڕۆژێک پێش جەژنی ڕەمەزانەوە کە ئیتر تۆزێک تەحەدێک ڕێگا بە هاتوو چۆ و تێکەڵبوونەوە درا، ژمارەکان یەکجار مەترسیدار بوون. بەڕەچاوکردنی ئەم خاڵانەی کە من وتم، بۆچی وای لێ هاو دۆخی کوردستان؟ کاک بەرهەم، هەرو جەنابەت ئاماژەت پێدا یەکەم جار ئێمە باش خۆمان پاراست، نەمان هێش ڤایرۆسەکە تەشە نەبکە، بەڵام لە پڕێکە دەواازەکان کرانەوە لەگەڵ وڵاتانی دراوسێ بێ یان لەگەڵ شارەکانی عێراقا بێ، هاتوچۆیەکی زۆر دروست بوو. ئەم هاتوچۆ زۆرەش وای کرد شەپۆلێکی تری ڤایرۆسەکە بێتە کوردستانەوە.
ئمە تا ڕادەیە کۆنتترۆلمان کردبوو لە ئەوڵە ڤایرۆسەکە بەرەو نەک نەما بوو بە زۆر کەم بووبەوە بەس بەڵام کە ئەم تێکەڵ بوونەی خەڵکی دەرەوە کە هاتنەوە بۆ هاتنە ناو کوردستانەوە وای کرد شەپۆلی دووەمی ڤایرۆسەکە زۆر بە بەقوت و زۆر بە چڕی بێتەوە هەموو ئەوانش کە لە شاری پێنجوو بوون ئەوانە هەموو لە سەر شارێکی حدودین و حتمینە بەریەککەوتن و تێکەڵیان هەبووە لەگەڵ ئەو دیوە یان ئەوان نەخۆشانەی کە هاتوون سەرەتا بینیمان نەخۆشەکانمان هەموو بەرکەوتیان هەبوو لەگەڵ خەڵکی بەغایە ئەوانە کە هاتبوون لە بەغداوە داخلی کوردستان ببوون لەوێ توش بوون یان نێژیشان هەیە دانیشتوی بەغدا بۆ هاتووە بۆ کوردستان ئەمە وای کرد ئەم تێکەڵیە ڤایرۆسەکە بە بێتەوە ناومان و دیسانەوە شەپۆلێکی تر دروست بکە شتێکی تریژێ هەیە کە لە باشماخەوە خەمساردیە کرابێ ینی بەپێ ئەو زانیارانە ئەوانەی بەپێ ئەو زانیارانە کە ئەوەی کە هەیە تر ئەوەی کە دەڵێن تیمە تەندروستیەکان لەوێ نەبوون یان لەوانەیە خەمساردی کرابێ دەش بێ من ناتوانم لە ١٠٠ تاکید کەمە بڵێم ئەمە وایە یاوانە بەس هەر هەبوو ئەگەر بە هی نیشانە هات بێت بە دەواازەکانی شانات بن لەوانەیە بە قاچاقات بن ینی ئەوە کۆنتترۆل ناڕاست لەوانەیە بە قاچاقیش هات بن و خۆ ئەوە کەس هیچ تیمێکی تەندروستی لەسەر شوێنە قاچاقەکان نییە بۆیە ئەمە هاتووە شتێکی ئێستا لە ڕووی زانستیشەوە ڤایرۆسەکە دیراسێکی وا هەیە ڤایرۆسەکە کە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی ترە گوێزرێتەوە بەرگریەک پەیدا دەکات ڤایرۆسەکە شارەزاییەک لە بەرگری سیستمی بەرگری مرۆڤ پەیداکە لە جاری دووەمە تونتر دەبێت لە مرۆڤی سێمە کە بۆیە گوێزرێتەوە نیشانەکانی زیاتر دەرەکەون و تونترە بن وەکو ئەو نیشانە سەرەتایانە نین کە لای ئێمە یەکەم جار هەبوو زۆربەی هەڵگر بوون هیچ کێشەیەکیان نەبوو بەڵام کە ئێستا هاتوون بە نیشانەوە هاتوون تووشی ئاڕازی نەخۆشی بوون پێیانەوە دیارە تەنگە نەفەسیان زۆرە سەرێشیان زۆرە ئیلتیهاباتی سیەکانیان توش بووە ئەمە ئەمڕۆ لەم توێژینەوەش کە هەیە ئەمەش تۆزێک بەڕاستی بەڕای من معقولە زۆر توێژینەوە بۆ نییە دکتۆر کاڵێن شەپۆلی هەموو ڤایرۆسێکی ئەوەی کە ئەبێت هۆی پەتایەکی جیهانی بێتە پاندامێک دوو شەپۆلی ئەبێت یعنی ئەمە شەپۆلی یەکەم و دووەم و ئەوە پەیوەندی بۆ هەیە ئەوەش هەیە و سێمیشی دەبێت ئەمەگەر بە سەیریکەین ئێستا لە سەرەتای مانگی شەشەوە ئەمە دەستی پێکرد 26 و دوای ئەوە شەپۆلێکی تریشمان دەبێت لە مانگی هەشتی شەپۆلی ئەو شەپۆلانەی بەڕێکاری دروست دەکات ئەو لە ڕووی ڤایرۆسەکە ناڵم لە ڕووی بایۆلۆجیە و ئەمە هەیە ئەجا ئەمە چەند ڕاستە نازانین چکە کۆرۆنا لەوەتی هاتووە بەڕاستی وەکو پزیشکانی سەری لە ئێمە شتێک داوە دەیان لێکۆڵینەوە کراوە و هەر ڕۆژەی لێکۆڵینەوەی باوەڕ پێکرێ و دوایی ئێستاوەڕ لێکۆڵینەوەیشی تر لەسەر دەرمانی کلۆرۆکوین کە بەکارە هادای درۆکسی کلۆرۆکوین ئێستاڵن نابێ بەکار مثلا چەند مانگ بەکار هات لە هەموو دنیاە ئێستاڵن پێویست ناکە بەکار ینی دائیمەن لە گۆڕانایە ئەم شتە دکتۆر ڕەوشەکە مەترسیدارە بەڵێ مەترسیدارە ژێرخانی تەندروستی کوردستان بەرگەی ئەوواگرێ مەسەرەن ئێمە لە کاتێکە لە یەک کاتە 1000-2000مان نەخۆشمانە بێت جا بە حەزەکە من تۆزێک ئەگە کاتم زیاتر بدەیتێ لە سەرەتای کۆرۆناوە تا ئێستا نزیکەی تا ئەم ڕۆژە نزیکەی 50 دکتۆر و کارمەندی تەندروستی تووشی کۆرۆنا بوون لەم هەفتە زۆر زیاتر دەکات ئەو ڕێژەیە زیاترە چێ بەرەو سەرەوەچێ ژێرخانی تەندروستی ئێمە وڵاتێکی وەکو ئەمریکا بە گەورەی خۆی و بە تۆکمەی سیستمی تەندروستی بۆ داراییە بەهێزەوەی ئەڵێ من بەرگەی ناگرم کە ئەوان 900,000 قەڵەوێرەی چاودێری چڕیان هەیە ئی هەناسەدان ئێمە ئەوەندەمان لە شوێ ئێمە ناتوانینەوە هەموو خەڵکی ئەگەر پێویستی بە چاودێری چڕ و بە جیهازی هەناسەدانی دەستکرد بێ ناتوانین بۆیان دابی بکەین بەڕاستی بۆیە لە سیستمی ئێمەشە کۆڕانەوە ناخۆشتان باشزان قەیرانێکی هەر تەندروستی نییە قەیرانێکی دارایی کۆمەڵایەتی سیاسیشە سیاسیشی بەدواوە یعنی هەموو هەر کوردستانیش نییە هەموو جیهانە ئەمریکایشێکە لەوانەیە کە زۆرترین زەرەری بەرکەوتووە باشترین شت خۆپاراستنە کوردستان و خەڵکی کوردستان سێ ڕێگای لە بەردەمە بەڕای من یانەوەتە خەڵک هەمووی ڕازی بێ و کەرنتین بکرێ و قەدەغی هاتوچۆ بکرێ بۆ ماوەی 1 ساڵ
ساڵ و ساڵ و نیوەک تا ڤاکسین و دەرمان پێیابێ کە ئەوەش ناکرێت یەک دنیا لێککەوتەی کۆمەڵایەتی و ئابووری و هەموو سیاسی و خەڵک هەر تووشی نەخۆشی نەفسیژە بێ یانەوەتە وازی لێبێنین ئەوەی کە پێڵەن هێردمینەتی مەناعی قەتیع لەگەڵی بژین مەناعی قەتیع لەگەڵی بژین و ئەوەی تووشی بوو بەرگەری ئەوەی کە هەیە لە سالە زۆربەی وڵات جێبەجێکرێ کە تووشی بووین بەرگریمان پیا کرد و تەواو ئەوەشی ئازیزانمان لە دەستچوون لە دەستچوون یعنی هین بەدەستێ بەنیە ئیشەکە وابێ یانەوەتە هەمومان پارێزین هەمومان پارێزین چۆنە بە بەستنی ماسکە ڕاستە ئێمە لێرە دانیشتوین ماسکمان نەبەستۆ بەس فەزاکەمان زۆر گەورەیە و لەیەکیش دوورین پارێزراوە بین ئەبێ هەمومان ماسک بەستین بەوەی کە من ماسکم بەست خۆم ناپارێزم بەرامبەرەکەمە پارێزم بەرامبەرەکەشم کە ماسکە بەستێ منە پارێزێ بەوە ڕێژەی گواستنەوەی ئەو دڵۆپانەی کە لە دەمەوە دێنە دەرەوە زۆر کەمترە بێتەوە بووە ئەکە چانسی توشبوون زۆر کەم بێتەوە ئەمە باشترین ڕێگە چارەیە شایەتی ئەوە بۆ ئێم دکتۆر پرۆژەیەکم بینی چەند مانگێک پێشێستا کە پێشکەشی حکوومەتێک کرد هەموو کوردستان ماسک بەکار بێنێ و ژیان عادی بێتەوە ئاسایی بێتەوە دەست خۆش سوپاسەوە بیرێنامەوە بەڵێ بەس ئەمە پرۆژێمان بۆ بووکەمان ژیان ناوەستێ بۆ ئەوەی ژیان نەوەستێ ئەبێ خۆشمان بپارێزین بۆیە هەمومان بە ماسک بینە دەرەوە ئەتوانین ژیانیش بەردەوام بێ ئابووریشمان بەردەوام بێ لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بتوانین ژیانی خۆمان بکەین هەموو لایشمان پارێزراوە دکتۆر سۆران ئەم شتانی کە من لە سەرەتا باسم کرد ئەو حاڵەتە مەترسیدارەی ئێستا هەیە بە پێی قسەکانی دکتۆر باساکیش لەگەڵ ئەمەیە تۆ لە کوردستان میدیایەکت هەیە خەڵک سار دەکاتەوە لە خۆت مەپارێزە ئەڵێ کۆرۆنا درۆیە پەرلەمانتارت هەیەوە ئەڵێ سیاسی گەورەت هەیەوە ئەڵێ سەرۆک حیزبت هەیەوە ئەڵێ یعنی ماشێنێکی میدیایی گەورە بۆ ئەوەی کە بڵێن کۆرۆنا درۆی خراوەتە گەڕ بەداخەوە بە ملیۆنان دۆلاری ئەم وڵاتەش سەرفە ببین ئەمە لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵی لەگەڵ کرێ باش ئایا یاساکانی کوردستان شتێکیان تایە بۆ لێپێچینەوە لەگەڵ ئەم جۆرە هەڵوێستانە بەدڵنیاییەوە کاک بەرەم ئێمە سیستەمی یاسایی کوردستان بەدەر نییە لە هەبوونی بنەمای باش و ڕێخستنی یاسایی باش بۆ هەم مامەڵەکردن لەگەڵ ئەم ڕەوشەیە و هەم لێپێچینەوە لێپرسینەوە لەو کەسانەی کە جەنابەت باست کرد لەوانەی کە خەمساردیەکەن لەوانەی کە ملهوڕیەکەن لەوانەی کە بە هەر سەبەبێک لە سەبەبەکان جا بە قەست بێ یا بەنائان قەست بێ بیانوێ پەتاکە بڵاوکەنەوە دروستە ڕەنگە یاساکان بەسەرێک کۆن بن و بەسەرێکی تریش زۆر بەداخەوە ڕەنگە خۆمانە نەبن واتە کوردستانیانە نەنووسرابن بەڵام ئەوەی تر بە بڕیاری پەرلەمانی کوردستان لە کوردستانە کاران و بەرکارن و ئەتوانین ئیشی پێ بکەین بەڵام گرنگ لە ئەم خاڵە لە هەبوونی بنەمای یاسایی کە من ئێستا باسی حاڵەتەکانەکەم بەڵام گرنگ لەمە زیاتر جێبەجێکردنی یاساکانە جێبەجێکردنی ژواتە وەکو خۆی بەسەر فلان و فیسارە ینی من ملهوڕی و خەمساردی و ئیهمالیم کرد بەسەرمان جێبەجێ بکرێ و سەرۆک حیزبێک کردی بە هەمان شێوە و پەرلەمانتارێک بیکە هەر کەسێک بیکە لەبەرەوە من پەیوەندی بە تەندروستی گشتیەوە هەیە پێویستە یاساکانی بە شێوەیەکی یەکسان جێبەجێ بکرێت بۆ ئەمەش ڕەنگە لایەنی پەیوەندیدار کە ڕەنگە لەم دۆخەیە داواکاری گشتی بێ ڕێگەی بدرێت دەستی کراوە بێ کە بەبێ دەستێ وەردان بەبێ فشاری سیاسی بەبێ فشاری کۆمەڵایەتی بەبێ بربەست دروستکردنی ئیداری کاری خۆی بکە بۆ ئەو حاڵەتانەی کە جەنابەت باست کرد ئێمە دوو یاسای زۆر گرنگمان هەیە کە هەر ئەڵەی بۆ ئەم ڕەوشە داڕژراون ئەگەرچی لە ڕووی تەمەنیشەوە کۆنن یەکێکیان یاسای تەندروستی گشتی عێراقیە ژمارە 1970 ساڵی 1970 و ئەوی تریان لەوەش کۆنترا کە یاسای ستادانی عێراقی ژمارە 11 ساڵی 1969 بۆ هەردوو حاڵەتەکە هەردووکیان پێکەوە باس زۆر بەباشی ئەویان ڕێخستووە کە ئەگەر کەسێک بەهۆی ئیهمالی و سەرپێچی و هاندان و هەموو ئەو حاڵەتانەوە خەڵکی تر تووشی پەتا بکات چی ئەبێت تاوان بە گوێرەی یاسای تەندروستی گشتی هەر کەسێک بە تەنها بە گوێڕایەڵ نەبوون و پێشەلکردنی ڕێنمایە تەندروستیەکان بە تەنها ئەوە لە حاڵەتی قەیران و بڵاوبوونەوەی پەتایە لایەنی پەیوەندیدار دەتوانێت بۆ یەک مانگ سزای بدا بە بەندکردن بەبێ ئەوەی هیچ کەسێکی تر توش بکات بەڵام حاڵەتەکانی تر کە ئەگەر هات و توشکردنی لێکەوتەوە ئەوە بە گوێرە یاسای ستادان ڕوون کراوەتەوە لە بەشی حوتەمی یاسای ستادانە ئەو تاوانانن کە زیان بە تەندروستی گشتی ئەگەیەنن و دوو مادەی تایبەت کراوە بە حاڵەتی پەتا کە ئەم حاڵەتانەیە ئەگەر هات و کەسێک بەدەستی ئەن قەست کەسێک هان بدا
یان خەڵک سارکاتەوە لەوەی خۆی پارێزێ لە سەرنجامە بێتە هۆی ئەوەی کە خەڵکانێکی تر توش بکات ئەوە ئەگونجێ سزا بدرێ لە 3 ساڵەوە بۆ 5 ساڵ زیندانیکردن هەڵبەت ئەمە ئەگەر جێبەجێ بکرێت. بەڵام ئەگەر هاتوو ئەم کارەی کە ئەم مرۆڤە یا ئەم مرۆڤگەلە ئەیکەن ببێتە هۆی ئەوەی خوا نەخواست مردنی لێ بکەوێتەوە، یعنی نەخۆشیەکە بڵاو بێتەوە و مردنی لێ بکەوێتەوە. ئەگەر هاتوو هەر بەنیازی گیان لە دەستدان کردبێتیان ئەوە هەروەکو کەیسێکی کوشتنێکی یاسایی مامەڵەی لەگەڵاکرێ بە گوێرەی مادەی 405 و 406 کە هەندێک حاڵە دەگا دەستای لە سێدارە دانیش. بەڵام ئەگەر هاتوو ئەم کەسە بەس مەبەستی بوو بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەم پەتایە بڵاو بێتەوە بە هەر ئامانجێکی تر بێ و نیازی کوشتنی نەبوو بەڵام کوشتنی لێکەوتەوە دیسانەوە سزاکەی لە 5 ساڵەوە هەتاوەکو 15 ساڵ ئەگرێتەوە. حاڵەتێکی ترمان هەیە کە لە قانونە ئەوە بە گوێرەی مادەی 368 بەدڵنیایەوە بە گوێرەی مادەی 368 لە یاسای سادان ئەوەی کە باسم کرد. مادەی 369 باسی حاڵەتێکی ترمان بۆ کاکە کەسێک هەر لە دەقی یاساکەیە هاتووە ئەڵێ ئەگەر هاتوو خەمساردی بکە ملهوڕی بکە و گوێ بە یاسا و ڕێسا و ڕێنمایەکان نەدا مەبەستی ئەوە نییە بڵاوی کاتەوە بەڵام هەر بۆ خۆنواندن بێ بۆ ئامانجی سیاسی بێ بۆ ئامانجی شخصی بێ بۆ خۆ دەرخستن و خۆنواندن بێ هەر ئامانجێکی دیکە بێ ئەمەش بە عینی حساب سزای لەسرە و تاوانێکە کە ئەگونجێ لە بەسیترین حاڵەتە لە 3 مانگ بۆ 6 مانگ سزا بدرێ بەڵام ئەگەر هاتوو خوا نەخواست مردنی لێکەوتەوە ئەوە سزاکەی دیسانەوە بە گوێرەی مادەی 411 ئەگاتە 3 مانگ بۆ 5 ساڵ و ئەگەر هاتوو پەکەوتن و با بڵێن زیانی تەندروستی زیاتری لێکەوتەوە بە هەمان شێوە هەتا 2 ساڵ ئەکرێ ئەم کەسە سزا بدرێ بەڵام دووبارەیەکەمەوە هەموو ئەمانە لە ئەگەری جێبەجێکردنیانە لە کاتێکا کە دەسەڵاتی داواکاری گشتی دەستی کراوە بێ کە بتوانێت ئیجراعات وەرگرێ. دوو خاڵی گرنگ ماوە زۆر بە کورتی کاکبەرم. یەکیان ئەوەیە کە پەیوەندی بە دوکان و شوێنە بازرگانەکانەوە هەیە ئەمانە لە یاسای تەندروستی گشتیا بە گوێرەی بڕگەیەکی مادەی 96 بۆیان ڕوون کراوەتەوە کە هەر شوێنێکی بازرگانی سەرپێچی ئەو ڕێنمایانە بکا کە لەلایەن دەسەڵاتی تەندروستیەوە دائەنرێ ئەمانە سزا ئەدرێن بە سزایەکە لە 250,000 کەمتر نەبێەوە دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت تاوەکو 90 ڕۆژیش ئەو شوێنە دابخات. و خاڵی کۆتاییم لێرە ئەوەیە کە خاڵێکی گرنگە پەیوەنددارە بە هەموو ئەوانەوە لە یاسایە کەسێک کە هاندەر بێ کەسێک کە ڕێگە خۆشکەر بێ کەسێک کە ساردکەرەوە بێ ینی خەڵک سارد کاتەوە لەوەی کە تاوانێک نەکەن هەمان حکمی ئەو کەسەی هەیە کە تاوانەکە جێبەجێەکە و هەمان ئەکرێ هەمان سزای ئەو کەسەش بدرێت کە تاوانەکەی زیندانەکانمان لە نەخۆشخانەکانمان زیاتر خەڵکی تێ مەداخەوە تا ئێستا شتێک ڕێوشێنێکی وانە گیراوەتە لە ڕووی یاساییەوە. کاک فەرهاد جەنابەت ڕوونسەر و ڕۆژنامەنووس هەر لە دەوری مانگی 34ەوە هەست کرا کۆمەڵێک حیزب و گروپی سیاسی ئەم قەیرانی کۆرۆنایە کە هەموو زیانی گرتوتەوە هەم لێکەوتە ئابوووریەکانی هەم لێکەوتە تەندروستی مرۆیەکانی وەکو بە شێوەیە وەکو کارتێکی سیاسی بەکاری بێنن لەم دۆخەیە هەوڵ بن کۆمەڵێک ئامانج و بەرژەوەندی سیاسی خۆیان بە قۆستنەوەی ڕەوشی کۆرۆنا لە دژی حکومت بێ یاخود لە دژی ئەو حیزبێک حکومەتی پێگەێناوە یا دژی ئەو حیزبانی حکومەتیان پێگەێناوە. ئیدی شتی زۆر سیرمە لە ناو ویدیاکانەوە گوێ لێ بوو هەندێک لە سیاسیەکان ڕۆڵی زۆر خراپیان بینی لە نەپاراستنی ژیانی خەڵک. خۆی سەرەتا مامەڵەکردن لەگەڵ پەتای کۆرۆنا لە پەتایەکی لۆکاڵەوە بۆوەکو پەتایەکی جیهانی دوو جانبێ جانبێکیان تەندروستیە جانبێکیان سیاسیە بۆیە گەر سەیری بکەین لەسەر ئاستی هەموو حکومەتەکانی جیهان دەبینین تەعاملی جیاواز کراوە لەسەر ئەو مەسەلەیە بەو مانایی کە هەر یەکەیان بە شێوەیەک ئیداری ئەزمەکەی داواگەر کۆرۆنا ئەزمە چۆن لە ئەزمەیەکی سیاسیە کە ئێمە دێین معاملەی لەگەڵ دەکەین شێوازی معاملەکە جیاوازە لەگەڵ ئەو ئەزمێدا بۆیە جان بە سیاسیەکەی دەبێتە بەشێک لەو ڕێوشێنانەی کە وەردەگیرێ بۆ چارەسەرکردنی ئەو پەتایە. من وەکو ڕۆژنامەنووسێک دەتوانم بڵێم دوای ئەو معاملەیە کە تایوان لەگەڵ نەخۆشی کۆرۆنا کردی بە تایبەتی وەکو دکتۆر فەرمووی کە پێشەمانەوان تەجربەی سارسیان هەبوو توانیان بڵێن نەهامەتی سارسیان بینی بوو بۆیە زۆر بە زووی کەوتناوەی کە بتوانن ماسک بەسەر هەمووانەدا بەشکن دەبینین ئاکامەکەی لە ناودەوڵەتەکانە شتێکی زۆر باش بوو بەڵام حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر سەرنج بدەن پێشەوەی بێ من وەڵامی پرسیارەکەی جەنابێت
پێشەوەی یەکەم کەس لە کوردستانە تۆمار بکرێت سەرۆکی حکومەت و ئەو لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا هەستیان بەوە کرد کە ئەمە چ پەتایەکی کوشندەیە بۆیە قوتابخانەکانیان داخست ئەوە کرد لەگەڵ یەکەم حاڵەتە توانیان بۆ ماوەیە قەدەخیات چۆڕا بگێنن ئەمە وای کرد کە شێوازی معاملەکردنی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم پەتایە بۆتە هۆی بیتوانێت کۆنتترۆلی بکە ئەمەش جۆرێک لە حەسادەتی سیاسی دروست کرد بەڕاستی کەوتنە هۆکاریەوەی کە ئەم سەرکەوتنەی حکوومەت وەکو بە شکستی خۆیان ببینن بۆیە هاتن ئەم حاڵەتیان لە ڕوویی ئایدۆلۆژی سیاسیەوە سیر کرد و کەوتنە هۆکاری ئەوەی کە بیکەنە دەواازەیەک بۆ پیشاندانیەوەی کە بڵێن ئێمە ئۆپۆزە سوێنین ینی ئەم حاڵەتە لە وڵاتای تریشە بوو لە ئیتالیاشە بووە تەقەت لە هەندێک شوێنی تریشە بووە ئەنجامی چۆن کەوتەوەی ئیتالیا ئەوەی بەرازیل کۆرۆنا لە ڕیز وەکو لە ڕووی زانستیەکەەوە جوێ لە دەگرین هیگاڵتە لەگەڵکردنی ینی وەکو وایە یاری پێ بکەوە وایە پەرداخی ژار بۆ تاقیکردنەوە بخۆیتەوە ئێستا ئەو دوو ڕۆژەکە بەداخەوە من حەزم ناکرد ئەوە ببینین کە پەتای کۆرۆنا هەڵکشاوە لە کوردستان تەقریبا لەم دوو هەفتەیەدا بەقەر 3 مانگی ڕابردوو تۆمار کراوە ئێستا هەموو میدیاکان دەبینین کە دەنگ و باسی هەوو نەخۆشانەمان بۆ دێنن خەڵکی ئەزیزەکانن لێ دەمرێ بۆیە لەم حاڵتاندا پێویستە حکومەت بەڕاستی بە پشتیوانیکردن لەگەڵ هاوڵاتیانی خۆی بتوانێت سنوورێک دابنێ بۆ ئەو مزایدە ئەو ئایدۆلۆژیەتی کە دەیەوێت بە ناوی مزایدەکردن بە کۆرۆناوە ئۆپسیۆنی خۆی پیشان بدات بۆیە ئەم حاڵتەش زۆر زۆر گرنگە دکتۆر فەرمووی بە یاسا گرنگە لە وڵاتە حکومەت هەموو توانەکانی خۆ چڕکاتەوە کە بە یاسا پشتگیری داواکاری گشتی بکە هەوڵ بدات کە لە ڕێی دادگاکانەوە من دڵنیام لەوەی ئەم دووسێ ڕۆژە لە سەیری میدیاکان دەکەم سڕایەکی گشتی دروست بۆ پشتیوانی لەسەر ئەو هەنگاوانەی کە حکومەت دەیگرێتە بەر ئەم پشتیوانی ڕایگشتێ زۆر باشە بۆ جێبەجێکردنی یاساکان و من دڵنیاشم تەنها ڕێگامانەوەیە کە سەلامەتی هەندێک حیزب حەزەکان حکومەت لەمەیان شکست بێنێ بەڵێ بۆی ئامانجی سیاسی خۆیان دەرگێ بەڵام شکستێنانی حکومەت لەمەیە ینی شکستێنانی خەڵکی کوردستان بەگشتی تووشی زیانێکی تەندروستی و ئابووری گەورە کاک بەرهەمەسا خەڵک ئەم دوو هەفتەیەدا کە ئاوا پەتاکەی بینی و خەڵک خەریکە تووشی حاڵەتێکی ترس و تۆقاندن دەبێت نەخۆشخانەکانمان قەرەوڵەی تیا بچون تیا بخەون هەندێک نەخۆشەکانمان پێویستیان بە نەخۆشی بە هەناسایی دەستکرد بووە ئەمە حاڵەتێکی زۆر خراپە ئەگەر بێت و فریان نەکەوێن ڕەوشێنێکی باشی لەگەڵ نەگرینەبەر من تەسەوڕ دەکەم میلەتەکەمان تووشی کارەسات دەبێت نەخۆی هەرەوەش نایە ئەمە ئەزمموی ئەم چەند ماوەی ڕابردووە لە جیهانە سەلماندوێتی لە هەر شوێنێک پەتای کۆرۆنا کرابێت بە ئامرازێکی سیاسی بۆ ململانێ و کەرەستەیەک بۆ ئامانجی میدیایی پۆپۆلیستی باجەکەی قەیرانی گەورەی مرۆیی بووە و مرۆڤەکان داوێنە ئەوە من ئێستا حەزەکەم باسی لە سەرەتاوتم ینی ئەمە کۆرۆنا ئەمەی بەداخەوە کردوتە دوو بەش بەشێک ماڵین هەیە بەشێک ماڵی نییە وەڵام من لە سەرەوەی تۆ هینێکە بەنێکی دیتە دوو بەش میلەتەکە هەمووی بڕای بە کۆرۆنا هەیە ئەو کۆمەڵە خەڵکە هەیە کە حیزبەکان هانیانەدەن من ئەوان ناونانم بە دوو بەش چونکە ئێستا ممکن نییە خەڵکێکە بێ با ئایدۆلۆژی سیاسی جیاواز بێ بەڵام ئەگەر ئایدۆلۆژی دەکەی بۆ مەراوێکی خراپ بەکار نێنێ ئەزانێت کۆرۆنا خەتەرە بەڵام ئێستا خەڵکانێگەن هەندێکیان لە سۆشیال میدیا لە میدیاکانە بەکاردێنن ئەم بەشە ینی تۆ کێشە دایمە کێشە ئەوە نییە کێ درۆکە کێشە ئەوەیە چەند کەس باوەڕی پێکە کێ شتی هەڵە ئەڵێ کێشە ئەوە نییە کێشە ئەوەیە چەند کەس باوەڕ بەم شتە هەڵەیەکە ینی خۆگەر تۆ ئێستا لەم حاڵەتەیە هەموو میدیاکانە لە بەرچاوە ڕۆژانە چرکە بە چرکە هەواڵەکانی کۆرۆنا لە دنیا بۆتە یەکەم هەواڵ کە تۆ لەم کاتەیە باوەڕت بۆ نەبێ یا خۆت لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەر شوێنێک بۆ بنووسی کۆرۆنا درۆیە ئەمە لە سادەترین پێناسەیە لەوانە بڵێت تۆ کەسێکی ناهۆشیاری یا کەسێکی ساویلکە یا خۆش باوەڕت بەوانە کردووەکە ئامانجی سیاسیان هەیە بەس ئەم بەشەی کە ئەڵێن درۆیە ئەم بەشە هەندێکیان ینی حەزەکەم پۆلێنێکی بچووکیان بکەم ئەگەر ئێوەش لەگەڵ هەندێکیان بەڕاستی ئەوانن کە هەوادار و لایەنگری ئەو حیزبانن کە ئەیانوێش کەس بە حکومەت بێنن ئەوە بە ئاشکرا دیارە بەڵام خۆ تۆ باوەڕت بە هەر حیزبێکەیە لەسەر باوەڕی خۆت بمێنێ بەڵام باوەڕ بکە کە کۆرۆنا هەیە و مەترسیدارە هەندێک ئەوانن کە بەڕاستی لە هێنن ینی تا حدێک ناتوانم تۆمڵ ناوێن بڵێ ئەوامن ینی لە با بڵین لە بن کاریگەری هاژوژی فەیسبووکان بە قسەی پزیشکێک ناکەن کە بە زانستی بۆیان ڕوونەکاتەوە ئەمە هەیە ئەوەی بە
ئەو داتایانە نبینن بەڵام باوەڕ بە کەسێکەکەن کە ڕەنگە زۆر ناپسپۆڕێ زۆر دوور بێت لە اختصاص و لە ئیشی خۆیەوە هەندێکیان ئەوانن کە باوەڕیان مەسەن بە زۆرێک لە هەندێک کەسایەتی هەمویان ناڵێن بانخوازەکان هەندێک بانخواز هەن کە ئەیانەوێ خەڵک باوەڕی بە شتی زانستی نەبێت زیاتر ئیدعای ئەواکەن تەمان هەندێک بانخوازیژن ڕۆڵی باشیان هەیە لەم بارەوە بەڵام هەندێک هەن لە بن کاریگەری ئەم جۆرە بانخوازانیان هەندێکی کە هەن لەناو کۆمەلگە حەز بە ئیلتیزام ناکەن خۆیان ئەو جۆرە مرۆڤانن کە حەسیان بە ئیلتیزام نییە ئەم خۆپاراستنش بەڕاستی ئیلتیزامیەوێ تۆ لە مارکێتەکە ئەوەندە مەترت بین بێ و دەستکێش و دەمانکوانە ئەم جۆرە خەڵکانن بەڵام دکتۆر من حەزەکەم ئەوە جەنابەت جازار ئەژنووسی لە بواری لە زۆر بوارە ئەنووسی باشە بۆ کەسێک مەسەڵەن من لە کوردستان زانکۆکانمان زۆربەی زانکۆکان کۆلیژی پزیشکیان هەیە معهەدی طبی و پەرستاری و ئەمانەمان هەیە ناوەندی پزیشکیمان زۆرە لە دروست سەرەتا دروستبوونی ئەم دەوڵەتەوە پزیشک ڕۆڵی هەبووە باشە بۆ ئێستا کۆمەڵی خەڵک هەن باوەڕ ناکەن بە پزیشکی بەڵام باوەڕ بە کەسێکی بڵێن نەزانەکەن کاڵێ کۆرۆنا نیە ئەوە چیە ئەو لە چیەوە میدیا ڕۆڵی هەیە چی بەرهەم غەدرێکی زۆر گەورە لە مەکرد و پرسیارە زۆ قورسە ئەو پرسیارە ینی کاریگەریەکان بەچ کاریگەریەکەدانە و شیکردنەوەی سایکۆلۆژیای کۆمەلگا و کۆمەلگای کوردی و مێژوویەکەی و شتێکی زۆر قورسیانی ناتوانین لە بەرنامجان من دانیشم و اختصاصی منیش نییە بەس ئەوەی سەروبەری لێ دەرەکەم ئەزانم ئەوە قورسە و جوابدانەوەی زەحمەت چکە میلەتی ئێمە خۆت جەنابەت هەموو پێناسەکانت کرد هەموو ئەوانەش پۆلیان کرد چەندمان هەیە چۆنن چۆنین ئەوەی هەیە جۆن لە پزیشک بە لە تەلەڤیزیۆن مخابرێک ئەڵێ من نەخۆشەکە پێڵم تۆ کۆرۆناتە ئەڵێ من بڕوا ناکەم حاڵەت هەبوو ڕاکە ناخۆشخانم ڕای کردەوە ئەمە چییە ئەزانێ لایەنەکە باش سایکۆلۆژیای نەخۆشەکان ئێمە تۆزە میلەتێکی عاتفین لاانێ هەر وەکو جەنابەت بە هاوژ و هوژ و دەنگە دەنگ و بە کابراایەک دەنگ بەرزکاتە و زۆر لەگەڵ ئەوین بەداخەوە ئەو زەوزایی کە لە ئەعلامی عەرەبی و لە کولتوری عەرەبیا هەیە بۆ ئێمەش هاتوو وەرمانگرتووە چێ زۆر دەنگی بەرزکاتەوە زۆر بقیژێنێ ئەوە زۆر لە سەروترە و قسەکانی ێتە قسەکانی سەرەگرێەوە ئەخوا چێ دەنگی دلێر و نەڕێی بێ مەسەن لەم مناقەشە ئێستا هەر چوارمان پەلاماری یەک بین دەنگە دەنگێ بکەینەوە چێمان مەجای ئەوەی تری نەیە قسە بکە ئەو براوەیە ئەو براوەیە هەم لە شاشەیە هەم لە سەرجادەیە هەم لە فەیسبووکە ئەوەی کە زۆر کولتوری فەوزای ئێمە نییە بەس بۆ ئێمە هاتووە بە دوای ئەو کولتورە فەوزایە کەوتوین خەڵکی ئێمەش لەو ناحیە عاتفیەوە ڕۆیشتە بە دوای ئەوەیە بەداخەوە کۆرۆنا کرا بە سیاسی ینی ئەوە خەر لێرەشەوە نەبوو با من ئەوەش بۆ مێژوو بڵێم لە ئەمریکا ئەو مەدە هات کە کۆرۆنا بکرێ بە سیاسی فعلەن خۆی سیاسی شەوکرا بە سیاسیش بەس ئەوە من جەناب باسی نووسین کردم لە سەرەتای کۆرۆنا نووسیم کۆرۆنا ئەگەر ئەمریکا بێ پلانگیێڕی ئەمریکا بێ یان چین دروستی کردبێ یان رووسیا بێ یان نازانم هەر شوێنێک بێ هیچ لە کێشەکە بۆ منێکی کوردی نەکبەت ناگۆڕی من کوردم لەو دەسەڵاتی ئەمریکا و چینانیم نەو ئابووری ئەوان نە ئەو سیاسەتەی ئەوان نە ئەو جێشەی ئەوانە هیچ شتێکی ئەوانم نییە من ئەوەی ئەوانم هەیە نەخۆشیەکەیانەکە بۆ مناتوە نەخۆشیەکەش من تووشەکە احتیمالیشی هەیە بمکوژێ ئەجا من بۆ خۆم خەمەنا ئەم جێرمەچێتی سیاسەوە بڵێم وەڵا ئەمە پیلانگیێڕیە دەستکردی فلانە دەستکردی فلانە هیچ ڕەبتی بە منەوە نییە من کابراایەکی نەکبەتم لە وڵاتی خۆمە دەسەڵاتی چواردەورەکەم نییە ئەبێ خۆم بپارێزم تەواو ئیتر ئەمە فلان هێنای فلان بردی فلان حیزبواکە فلان سەرکەوێ فلان سەر نەکەوێ ئەمە بەس لە وڵاتی ئێمە هەیە هەشتێک هەبێ با وڵات بڕۆخێ حکوومەت بڕوخێ من ئەمریکا بینن مزاهراکە هەموو ئەمریکا لە سەرجادەیە بۆ کابرا ڕەشە هاتوتە سەرجادە کەس ناڵێ حکوومەت با بڕوخی کەس ناڵێ با وڵات بڕوخی ئەڵێ با دادوەری هەبێ با جەستس هەبێ با یەکسانی هەبێ با ئەوە نەبێ هەمی ئاڵە ئەمریکای پێە کەس ناڵێ با وڵاتە بڕوخێ لە با ئەوانە هەبێ داواکاری هەیە ئێمەڵم با بڕوخی ینی بەس لە ئێمەوە هەیە با بڕوخێ بۆچی بڕوخی
بۆ بڕۆخێت و هەتەونیدە بە درێژایی مێژە حکوومەتە هەرێمە دێ بۆ بڕۆخێ بەس تێ بگەم هەر کەسێک بێ بە هەر کەسێک بێ لەسەر حکوومەت باسەر هەر کەسە سەرروکی حکوومەت بێ بەس تۆ بۆ کیانەکە ئەڕوخێنی لە بەرەوەی نەفەرەکەت بەدڵ نییە کۆمەڵی خەڵکە حکوومەتەکە بەدڵ نییە کە تۆ بۆ مزاهرە ئەەکەی بۆ بە ئاڵای کوردستان نایتە دەرەوە بۆ بە دروشمی بڕوخێ دەیتە دەرەوە یعنی من ئەلەمە تێ ناگەم ئەم میلەتە بۆ وا بیرەکاتەوەم ئاراستەیە بەرەو کوێڕ بەڕاستی کێشەکە ئەوەیە زۆر لەوە قوڵترە بە پرسیارە لە من کرد و من ئاوازوابی بەمەوە ناکرێت بۆ باوەڕ بە دکتۆرە ناکە لایەنگری حیزب ببی یانەبی یا بێ لایەنبی مەسەرەن حکوومەتی خۆشەوە یا ڕقلێت یامانیت کێشە نییە تۆ دەوڵەمەنی یا فەقیری یا تۆ نەخۆشەکەی تۆ نەخۆشەکەوی تەواوی نەخۆشی دەوڵەمەن و فەقیر و حیزب و دەسەڵات و کەس نەخۆشیەکەیت تۆ نەخۆشەکەی بیتربێ خۆت بپارێزی باوەڕەکەی شتێکی تریش هەیە لە سەرەتاوە ئەوە شم نووسی لا ئێمە بۆ بە عیبە بۆ بە ئایدس هەر بۆکو خەڵک زۆربەی ئەوە گرنگە حەزەکەم خەڵکی ئێمە دوو دقەیەکا باسی لە خەڵکی لە ناو سایکۆلۆژیای ئێمە لە ئەوەڵەوە چکا خۆپارێزی تیابوو نەخۆشیەک بوو تازە بوو هاتە بوو کەسەری لێ دەرناکرد بۆ بە عیبە خەڵک پێ عیبە بڵێ من کۆرۆنام هەیە بۆچی وە لەبەرەی تۆ نابێ بچی سەردانیکەی نابێ سەر بچیتە ناو تەعزیەوە نابێ بچی بۆ سەر قەبران نابێ بچی بۆ داوت نابێ بچی بۆ حەفلە وەکو وا ئەزانەیە کە خەڵک ئەمە بەرامبەر تۆکە لە ترسا لە تۆ لە شەرمێکە ئەبێ بە شەرمێک عیبەیەک شتێکی لا دروسە بێ لای خۆی شارێتەوە لە با کەس نەزانێ بۆی من دوتوانم هەموو کارە کۆمەڵایەتەکانی خۆم هەموو ئەکتە کۆمەڵایەتەکانی خۆم بکەم بۆچی ئەتوانی 2 هەفتە نەچی بەس کۆرۆنا هەتا بە دواتەوە نابێ ئەمە ئایدز نییە کاکە کۆرۆنا 2 هەفتەیە 3 هەفتەیە ئەوانەی زۆر خەتەرن ئەڕوا چاسی 5 ڕۆژێکە ڕایان یان کۆتایی بە ژیانی هێنێ یان چاکە بێتەوە نەخۆشێکە چاکە بیتەوە ڕاست احتیمالی دووبارە گرتنەوەی هەیە وای لێ دێ کە سیستمی بەرگریت باشترە بێ لاوانێ جاری دوم زۆر خراپت کە کۆتایی بە ژیان بێن لاوانێ هەر چاک بیتە جاری تر نەیگریتەوە ئەمە ڤایرۆسێکە و وەکو هەموو ئەو پەتایانە تۆ شتێک نییە چاک نەبیتەوە بێ بە عیبە بوت بۆ لات بۆ بە عیبە ئەوە مشکلەکە لێمان بۆ بە عیبە نابێ عیبە کەس بەلا خۆی ئاشکراکە ئەتیادی بێ خۆت ئاشکرا کەس و کارت بڵێ کاکە مێم بۆلام من مێم بۆلام ماڵزانی خۆت مناڵەکەم خێزانەکەم مێ بۆلام منەوە توش بووم لە ژوورێکە خۆم دەرگا لە خۆم داخەم ئەم 14 ڕۆژ بۆ خۆی لە ڕووی یاساییشەوە گەر من بگەڕێمەوە سەر یاساکان کەسێک کە تووشی هەر نەخۆشیەکە بێ و بە هەر سەبەبێک بێوێ بیشارێتەوە و لە ئەنجامێم شاردنەوەیە خەڵکانی تر توش بکە بەبێ ئەوەی مەبەستی بێ کە خەڵکی تر توش بکە بەداخەوە دیسانەوە تووشی بەرپرسیارەتی یاساییە بێتەوە هەڵبەت هەموو ئەمانە کە ئێمە باسەکەین تایبەت بە یاسا ئەوەیە لە ئەگەری جێبەجێکردنیە بەڵام تایبەت بە مەسلەی بە سیاسیکردنی و کردنی پەتای کۆرۆنا بە کارتێکی سیاسی یانیش کەرەستەیەکی سیاسی بۆ ململانی سیاسی هەڵبەت لە کوردستانە ڕەنگە زۆر زەق بێ لەبەرەوەی و جەنابەت لە پێشەکێکاوتت ئێمە ڕەنگە لەوەشە چاو لە وڵاتانی تر نەکەین وڵاتی تر هەیە وەکو ئەمریکا وەکو ئیتالیا وەکو بەرازیل وەکو پۆڵەندا هەموو ئەمانە وەکو هەنگاریا ئەمانە هەمویان لەو کەیسە دیارانن کە کۆرۆنایان بە سیاسی کردووە بەڵام سیاسیەک نەبۆ دروشمی ڕوخاندنی هەڵنەگرتووە ئەم سیاسە ململانەیە کە لە نێوان تەوژمێکی پۆپۆلیستی لەگەڵ ئەو تەوژمەی کە لە دەسەڵاتە هەیە بەڵام نمونەی زۆر جوانیشن کە سەرباری با بڵێن ململانەی توندی سیاسی کۆرۆنا تا حدێکێکی خستون یان وای لێ کردوون کە بیر لە هاودەستێتی و لە هەماهەنگی و هاوکاری بکەنەوە نێک نمونەی زۆر زەقەیە کە هەمیشە بە بیری خۆمەهێنمەوە سکۆتلەندایەکان خەریک بوون پلانیاندا ئەڕش کە دەست بە کەمپەینی ڕێفراندەمی دووەمی سەربەخۆیی بکەن بۆی لە مانگی ئایاری ساڵی 2021 کە ڕێفراندەمی دووەم بکەن بۆ بڕیاردان لە چارەنووسی خۆیان و سەربەخۆی خۆیان بەڵام لەگەڵ تەشەنەکردنی پەتای کۆرۆنایە سەرۆک وەزیرانەکان نیکۆلاس ستێرجن هادووتی ئێمە لە ئێستایا ئەو لەوێت پاراستنی خەڵکی خۆمانە و نامانەوێت نا هەم سەرنجی خۆمان بخەینە سەر کەیسێکی گرنگتر لە ژیانی هاوڵاتیانی خۆمان و هەمیش سەرنجی لەندەن و حکوومەتی لەندەن بەلایەکی ترابەرین و ئەوەندەی سەرقاڵی چارەسەرکردن و بەرەنگاربوونەوەی ئەم پەتایە بێ لەگەڵەوە شاخەمی ئەوەی بێ کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ئەجەندا سیاسی ئێمەیە بکە و هەر لە بەریتانیا پارتی کرێکارانی ئۆپۆزیسیۆن کە سەرۆکی تازایان هەڵبژار لە گەرمەی تەشەنەکردنی پەتای کۆرۆنایە یەکەم پەیامی ئەوە بوو کەوتی من ئێستا
ئەمەوێت هەرچی خاڵی جیاوازیمان هەیە و هەرچی هێڵە جیاوازەکانە لە نێوان من و بۆریس جۆنسنی سەرۆکوەزیرانە کاڵی بکەمەوە بۆ ئەوەی هەردووکمان و هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە خەمی ئەوە بین کە چۆن پارێزگاری لە تەندروستی هاوڵاتیانی خۆمان بکەین چونکە ئەگەر ئێمە سیاسیەکی ڕاستگۆ بین ئەبێ پاراستنی تەندروستی گشتی خەمی کۆتاییمان بێ نەک ئەوەی کە تەندروستی گشتی بقۆزینەوە بۆ ئەوەی دەستکەوتی سیاسی پێ بەدەستبێنین. کاک فەراد ئەو قسانەی دکتۆر سۆران شتێکی تریوە بێنامەوە ینی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن ڕۆڵی حیزبە بەشدارەکانی لە کوردستان ئێستا ئێمە حیزبی بەشدارمان هەیە لە ناو حکوومەت میدیاکەی هاوکار نییە بۆ نەبوو بڵاوکردنەوەی ڕێنماییەکانی تەندروستیەکان نەبوو هاندانی خەڵک بۆ خۆپاراستن حیزبیشمان هەیە بە هەمان شێوە لە ئۆپۆزیسیۆن هەمان با بڵین سیاسەتی هەیە یعنی سارکردنەوەی خەڵک باشە لە دۆخێکی وایە کە بڵین مەترسیەکە ڕووی لە هەموو نیشتیمان کردو بە هەموو جۆرەکانیەوە بە هەموو ڕەنگەکانیەوە ینی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن ئەبێت چۆن بێ ڕۆڵی حیزبە بەشدارەکانی ناو حکوومەت دەبێت چۆن بێ ڕۆڵی هاوڵاتی ئاسایی ئەبێت چۆن بێ خۆی ئەبێ هاوڵاتی بچێتە ژێرباری هەندێک بانگەشەی سیاسی هەڵا وەڵاهی من پێش هەموو شتێک ینی تەمەنا دەکەم نەگاتە ئەو ڕادەی ئەم پەتایە وا بڵاو بێتەوە هاوڵاتیان لە مەترسی پەتاکەوە هەست بکەن کە ئەمە دەترسناکە ینی ئەمە کە ئێستا ئەم دوو ڕۆژە من هەستی پێ دەکەم کە هاوڵاتیان خەریکە بەڵام بەڕاستی بە باسی حیزبێکی ئۆپۆزیسیۆن بکەین حیزبێکی ئۆپۆزیسیۆن ئەگەر بێ ئەوەندە بێوجدان بێ تەندروستی گشتی خەڵکی کوردستان بکا بە پرۆپاگەندە بۆ سیاسەتی خۆی بەڕاستی ئەمە دەبێ تۆ لەگەڵ بلێتی خۆتە بە ڕاشکاوانە قسە بکەیت پێی بڵێ ئەمە ناکرێت یاین تۆ ڕاستە ئێمە دەبینین ئێستا لە زۆر مەسائلە ئەوانەی لە حکوومەتە هاوبەشن ئەوانشی کە هاوبەشنین خۆوارش نابێ مەوقفەکانەوە بێ کە بێن ئەم پەتا و تەندروستی گشتی هاوڵاتیان بکەن بە چەکێک و لە دژی خۆیان بەکاری بێ خۆ لە دژی حکوومەت بەکاریانی پێشەمان لە دژی خۆی بەکاری دێنێ هەفتەی پێشوویکە لە سەرکردەکانی حیزبی ئیسلامیەکان نووسی وڵام ئەمە لەت بەرەوەیە کە حکوومەت مەعاش نەیە بۆیە خۆپیشاندان نەکەن بۆیە ئەمە بۆ گواستنەوەی ڤایرۆز نییە بۆ گواستنەوەی خۆپیشاندان ئەمە بەڕاستی من ئەمەوێ لێرە دڵنیان بکەمەوە بەکارهێنانی تەندروستی گشتی وەکو ئایدرۆجێتێکی سیاسی بەرامبەر بە حکوومەت وەڵاهی من بڕوا ناکەم من بە قەناعاتی خۆم بەرامبەر بە حکوومەت یەکەم جار بەرامبەر بە خۆی چکاکە ئەمە بووە بەڵایەکی گەورە لە کوردستانە خۆ ناپرسێ ئەوە ئیسلامیە ناپرسی ئەو پارتیە ناڵێ ئەوەی چێتیە ناڵێ ئەو گۆڕانە ئەو ڤایرۆسەکە هەمووی ئەگرێت ینی چۆن ئێمە دەڵێن نەجیاوازی ڕنگ دەکات نەجیاوازی ئاین دەکات نەجیاوازی هیچ شتێک دەکات بۆیە خۆبی کە توش دەبێت هەمووی خۆ باشە سەرکەوتنێکی سیاسی بۆ ئەو کەسانە هەیە بۆ ئەو لایەنانە دروستە بێ یان ئەگەر کارە سادەکە بۆ زۆر گەورە بوو ئایا ئەمانە سوودێکی سیاسی لەم دۆخەوەرەگرن ئەزانی کەم ئەزمموی ئەو حیزبە سیاسەنە بە تایبەتی لە پرۆسی حکومڕانیە پیان وابێ ئەمەشینە دەنگی پێکەوەکەنەوە ینی بەڕاستی دەنگ بە کوڕە ناکۆ ناکرێتەوە ینی ئەمە نەهامەتیە ینی زۆر جارویستوانە بە هەندێک مەسائل دەنگ کۆ بکەن و سواڵی دەنگکەن و بە تایبەتی بەکارنانی سۆشێک لە حیزبەکان لە شەڕی داعشی ژوایان کرد قەیرانی دارایی پێش و شەڕی داعش ئەیانویست بە جۆرێکی کە دەنگکۆکەن بڵێ ئەنی بەڵام کۆرۆناوەکو شەڕی داعشیش نییە کۆرۆناوەکو شەڕی داعشیش نییە بەڕاستی تەمەنا دەکەم کەسیان بیرلەوە نەکەنەوە بە کۆرۆنا دەنگکۆکەنەوە ئەگەر کارەساتی بێ لەوانین توانین هەڵبژاردی داهاتوو بکەینجا بۆیە دەنگەش فریایان ناکەوێت بۆیە ئەمە حاڵەتێکی زۆر گرنگە من حەزەکەم هەندێک باسی ڕۆڵی میدیاش بکەین ینی من ئەوەندەی زۆر دەنگ دەرەکانی خۆش بەبستم ئەوەیە بیکەن بە ئالەتێک بۆ بەکارهێنان ڕۆڵی میدیا مەسەن ئێستا من ئەوەندەی کە متابعی میدیای کوردی بکەم ئێستا لە هەموو جیهانە کۆرۆنا یەکەم هەواڵە پێش هەموو هەواڵەکە تەنیا لە کوردستان کۆمەڵێک میدیا خۆشیان بە پرۆفشناڵە زانن بەڵام کۆرۆنا یەکەم هەواڵیان نییە جاری وایەت تاخیر هەڵەیەکی تر هەیە هەندێک ئیدعا هەیە مەسەن بۆ نمونە خانمێک ئەڵێ چێ کۆرۆنایەتی بابێن ماچی ناودەمی بکەم کەچی ئەبینی کەناڵەکان زۆریان باە بە قسێکی وادەم لەوانی لە ناو ئافەوی لە تووڕێ یا شتێکی وای وتبێ هەندێک بازرگانی سیاسی هەن هەندێک حیزبی تر هەن ئەمانە میدیایان هەیە پارەی زۆریان هەیە لە میدیا سەرفیان کردووە و ئەم میدیایانە بە قەسد و بە دەست خستیانە تەگەڕ بۆ ئەوەی خەڵک
ساردکەنەوە لە خۆپارێزی بڵێن کۆرۆنا درۆیە من ئەم هەڵە گەورانە ئەمیم لە ناو میدیای کوردیا ئێمە زۆر بایەخ بە زۆر میدیامان هەیە زۆر بایەخ بە کەسوکاری ئەو مردوانەدا کە بە کۆرۆنا مردوون ئەسێ مقابلەیانەکەڵڵێن نەخێر ئەو کەسی ئێمە بە کۆرۆنا نەمردووە یعنی هیچ پێویست تۆ بە ئیبراسکردنی ئەم دەنگانە نییە تۆ پێویست بە خەڵکانێک هەیە ئەمڕۆ بە تایبەتی پزیشکان ئەبێ قسەی یەکەم بۆ ئەوان بێ و ناوەندە تەندروستیەکان و وەزارەتی تەندروستی تو هیچ کێشە نییە بە قسەی حکومەت بکە بەڵام بە قسەی پزیشکێ بکە کە پێتەڵێ کۆرۆنا هەیە بەڵام ئێمە لە میدیاکانە بەداخەوە ئەوە زۆر ئیبرازەکەن ئەو کەسانی کە ئەڵێن کۆرۆنا درۆیە دەزانی چۆنە کاک بەرم ئەو حاڵەتە ڕەنگە بەش یاخود ببوورە خەڵکانێکی ناپسپۆر بانکەین ئەسن کەناڵ هەیە تۆ پزیشکت هەیە ناوەندی زانستیت هەیە کەچی مەسەلەن سەرۆحیز بێ بانکە پەرلەمانتارێ بانکە لەسەر کۆرۆنا قساکە کە هیچ زۆر دوورە لە پسپۆڕێکی بەس ئەو بۆ ئامانزی سیاسی خۆی هاتووە بانخواز هەیە ئێستا بە خەڵگەڵێ کۆرۆنا درێ بانخوازی ئاینی ئێستا بە خەڵگەڵێ کۆرۆنا درێ پاش 4 ساڵێکە خۆی پەرلەمانتارە لەوانە بەشێکی زۆری وانی کە دەنگی پێیان ببرن بۆی کۆرۆناوە دەزانی چۆنە من حەزەکەم ئاماژە بەوە بکەم کە مەسلەی بەکارهێنانی کۆرۆنا بۆ ڕەوتی پۆپۆلیستی و بۆ کۆکردنەوەی دەنگ یەکێک لەو مژدە خۆشانەی کە ناوەندەکانی توێژینەوە ئەم زارەیەکی دووخولەکی قسە بکەین کۆتایی پێ زۆر باشەکەمان بڕەو کۆتایی یەکێک لەو مژدە خۆشانەی کە ناوەندەکانی توێژینەوە لە دنیای ئێستا باسی ئەکەن ئەوەی کە متتەفقین لەسەرەوەی کە دنیای پاش کۆرۆنا وەکو دنیای پێش کۆرۆنا نیە ئەوەیە کە یەکێک لە سیماکانی دنیا تازەکەی کە کۆرۆنا ئەیخوڵقێنێ ئەوەیە کە ڕەوتی پۆپۆلیستی تایە بەرەو پوکانەوە و بەرەو لە ناوچوونەچێ لەبەرەوەی کە درەنگ یازوو خەڵک ئەو حەقەتەی بۆ ڕوو نەبێتەوە کە کۆرۆنا ڕاستە و خەڵکەکان بە پێشچاویانەوە تووشە بن و بەداخەوە خەڵکانێکی زۆریش ئەمرن هەر لەبەرەوە ئەمە کاریگەریەکی زۆری لەسەر ئەو ڕەوتە پۆپۆلیستی هەیە و ئەزمموی جارێکی تر دووپادە یەکەمەوە ئەزمموی بەرازیل و ئەزمموی هەنگاریا و ئەزمموی ئیتالیا پێمانەڵێت کە بەکارهێنانی پەتای کۆرۆنا بۆ دەستکەوتی سیاسی یانیش بۆ ململانەی پۆپۆلیستی سەرنجام و باجەکەی ئەوەیە کە خەڵکان و مرۆڤەکان ئەیدەن بەگیانی خۆیان یعنی ئەمە ئەو بووکە کە ئەبێ کورتی کەینەوە یا هێشتا مامانە دکتۆر هەرێکی دووخولەکێکمان ماوە ڕەنگەکەم تریش بێ دکتۆر چیت هەیە لە کۆتایی مەسەن پەیامی تۆ بۆ خەڵک بۆ ئەو لایەنانی کە خەڵک سار دەکەنەوە لە خۆپارێزی من لە سەرەتادا ئاماژەم پێدا کەوتم 3 ڕێگامان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ئێستا وەکو کوردستان یەکەمیان کەرەنتینە کە ناکرێ هەتا قەدەغی هاتو چۆ بێ ساڵێک ساڵ و دیوێک دووەمیانەوە تا خۆمان تەسلیمی مەناعی قەتیع و بەرگری گشتی بکەین یانەوە تا خۆمان بپارێزین هەمومان پارێزین بە بەستنی دەمامک و تێکەڵ نەبوون و قەڵەواڵغی دروست نەکردن و واز لە هەندێک بۆ ماوەیەک بێ تا ساڵێکیش بێ بتوازن لە هەندێک بە ئەکتی کۆمەڵایەتی بێنین وەکو تەعزیە و سەردان و ئاهەنگ و نازانم ئەم شتانە و شوێنە قەڵەباڵغەکان بۆ ساڵێکی ژوازی لێ بنین تا ئەو ڤاکسینە ئەو دەرمانە دێتە بازارڕە و بمان پارێزێ ئەوەندە تەحملکەین خۆمان بپارێزن خۆ پاراستنە ئەو ڕۆژێکە ڤاکسین دروستە بێ یا دەرمانێکی چارەسەری بۆ دروستە بێ ئینا تا ئەو وەختە هیچ باشترین بەرەنگاربوونەوەش خۆمان پارێزین هەمومان بپارێزین ئەوانەی تریژ بەڕاستی ئەبێ لەو سیاست و لە ململانەی دەربێنین چکە ژیانی هەمومانە ژیانی کەسوکار و ئازیزانمانە نابێ بیخێنەنا ئەو معادلەیەوە بۆیە ڕاتکام وایە لە هەوڵاتیانی کوردستان کە گوێ لە هەموو شتێک نەگرن تەماشای هەموو سایتێک و باوەڕ بە هەموو شوێنێک نەکەن ئەوەی لە سەریانە بیکەن تەنها خۆپارێزیە باقی ئەوەی تری ئەوان سەرەکەون چی ئەبێت چی نابێت لە لایەنی سیاسی و بۆ خەڵکی تر چیە بیرەکەنەوە هیچ شتێک لە هاوڵاتیکی سادە کەم ناکاتەوە مهم ئەوەیە ئەو ژیانی پارێزراو بێ و سەرکەوتوو بێ بەسەر ئەم ڤایرۆسە. دکتۆر دووخولەچکە دەین ئەگەر زۆر سپاس کاکبەرم من ئەبێ ئەوە بۆ خەڵکی خۆمان ڕوونکەمەوە کە سیستەمی یاسایی ئێمە تۆکمەیە لە ڕووی بەرەنگاربوونەوەی ئەم ڕەوشە وە لە ڕووی مامەڵەکردن پێوەی سەرباری هەموو ئەوانەی کە باسم کردن لە پێشە خاڵێکی تری گرنگ هەیە کە ئێمە ڕەنگە خەڵکێکی زۆر لە ئێمە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنێ بۆ
ئایا بۆ هەر ئامانجێک بێ ئەوە بزانن کە یاسا لە بۆسەیە بۆیان ئێمە یاسایەکمان هەیە یاسای ژمارە 6 ساڵی 2010 کە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە بە گوێرەی مادەی دوو لەم یاسایە هەر کەسێک لە تۆڕە کۆمەڵایەتەکەی خۆیەوە بێت یان لە کەناڵە میدیایەکەیەوە بێت یا هەر کەناڵێکی دیکە کە وا بکە ئەم قسەی بگاتە خەڵک لە ئەنجامی ئەم قسەی ئەوە ترسی گشتی بڵاو بێتەوە یانیش زیان بە تەندروستی گشتی یان بە ئاسایشی کۆمەڵایەتی بکەێنێت یاسا ئەتوانێت لە ساڵێک بۆ 5 ساڵ حکمی بدا و ئەتوانێت لە 1 ملیۆن بۆ 5 ملیۆن سزای بدا جا ئەمە لە هەر پلۆپایەکە بێت و یانیش هەر کەناڵێکی میدیایی بێت یا تەنانەت بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکەی خۆشت بێت خاڵێکی زۆر گرنگی تر هەیە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو کاتانەی کە بیر لە داڕشتنی استراتیژەتی تازە یان بەردەوامبوون لەسەر استراتیژەکانی کاتەوە گرنگ ئەوەیە کە یەکەم سارد نەبێتەوە و لەو ڕۆتە دژەی کە لە بەرامبەر هەنگاوەکانی هەیە بەڵام ڕاگررتنی هاوسەنگیش ئێجگار گرنگە حقیقەتێکی تاڵی بۆ دەرخستین لە ئەزمموی هەموو وڵاتانی دنیاە ئەوەیە کە هیچ حکوومەتێک ناتوانێت هەتا سەر ئەوەی کە کاکتۆر فەرمووی تا ساڵێکی تر هەموو هاوڵاتیانی خۆی لە ژوورەوە بکات و بیانژێنێ هیچ حکوومەتێکی دنیا ئەو توانستە دارایی نییە کە هەموو بە هاوڵاتیانی خۆی بڵێ تۆ لە ماڵا دانیشاوە من ئەجێنم بۆیە پێویستە ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان هەنگاوەکان و استراتیژەکان و لە نێوان بیرکردنەوە لە مەعیشەتی خەڵک لەگەڵ جەختکردنەوە لەو بنەمای ئاسایانەوە پابندکردنی خەڵک بە ڕێنمایەکان دووپاتی ئەەکەمەوە نمونونەکانی بە سیاسیکردنی کۆرۆنا مەترسیدارن و هەمیشە ئەبێ بیرمان لە نمونە ئیتالیا و بەرازیل بێ بۆی باجی قورسی مرۆیی نەدەین پێویستە پەتای کۆرۆنا لە ئەنجێدانی سیاسی حیزب و لایەنە سیاسیەکان بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە دوور بخەینەوە کاک فەرهاد دوو خولەکێک قسەی کۆتایی لەبارەی ڕۆڵی حیزبەکان ڕۆڵی پەرلەمان تەنانەت خۆی ئەگەر بێت و ئەم پەتای کۆرۆنای وەکو تەنگژەیە سیرکەین دەبێ ینی شێوازێکی سەرکەوتومانەیە بۆ بەڕێوەبردننی دکتۆر فەرمووی تا ڤاکسینە دۆزرێتەوە ئەم پەتایە ترسناکە بەڵام باشە ئەگەر تا ڤاکسینە دۆزینەوە چۆن ئیداری ئەمە ئیداری ئەم ئەزمەیە دێنێت ئیداری ئەم پەتایە دێنەمە بەبێ بیری لێ بکەینەوە بەرنامەی بۆ دابنرێ ئەوەی کە لە سەرەتاوە حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بەسەر کەوتووی هێنای و هەندێک ژاوەژا و حرکاتی پۆپۆلیستی وایان کرد کە هەندێک ڕێوشێن بگیرێتە بەر کۆتایی بە هەندێک ڕێوشێن بهێنرێت وتیان درۆیە بۆ هۆیەوەی کە پەتاکە بۆ جاری دووەم بڵاو بێتەوە ئێستا تەسەوڕ دەکەم کاتیەوە هاتووە کە خەڵک تێدەکا کە حکومەتەکەی لەگەڵی ڕازگۆ بوو بۆیە دەبێ ئەم مەسەلەیە بە زۆر بەڕێکوپێکی لەگەڵ حیزب بەشدارەکان و لەگەڵ هاوڵاتیانە بە ڕازگۆیی قسەی لەسەر بکەێت چکە ئەگەر بێت و ئەو میکانیزمە دروست نەبێت لە بنیان حکومەت و هاوڵاتیان و کوتەڕێکی پشتگیری بۆ حکومەت ئەوە تووشی کارەساتیش گەورە دەبم ئێستاش دڵنیام حکومەتی هەرێمی کوردستان هەنگاوەکانی بۆ ئاڕاستیە دەخوێنەوە کە دەڵێ ئەبێت تۆڕێکی پشتگیری گەورە لەگەڵ هاوڵاتیانە دروست بکرێت کەواتە ئەرچی هەمومانە بە ئۆپۆزیسیۆن و بە هەوادارانی حکوومەت و بە هاوڵاتیانی ئاسایی و بەلایەنگرانی حیزبەکانەوە کە خۆمان بەشدار بین لە ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیەی کە ڕووی کردووەتە ئێمەش و هەموو مرۆڤایەتیش دکتۆر شتێکی زانستی حەزم کرد باسی کەین کاتمان کەمێک ماوە گوێم لە پزیشکێک بوو وتی ئەگەر ئەمە دەستی بەشەریتیانە بواە ئەم تەتەور ئەم پێش بڵێن ئەم گۆڕانکاری لە ڤایرۆسی کۆرۆنایە پێویستی بە 800 ساڵە تا بگاتام قۆناغە بەرگەی هەموو ئەمانە بگرێ شتێکی تری مەترسیداری وت ئەیژەوەی ئەڵێ تا ئێستا لەسەر ئاستی جیهان نزیکەی 34 ملیۆن کەس پشکنینی بۆ کراوە لەم 34 تقریبان حوتی بە توش بوو دەرچووە کەواتە ئێستا مەترسیەکان لەسەر ئاستی جیهانیش هەر ماوە زۆریش ماوە ینی بەردەوام و ئیتر ئەبێ بەردەوام ماوە و ئەو بەڕاستی بۆ ئەوەی کە لەلایەن مرۆڤ دروست کراوە یا دروست نەکراوە زانایان و خەڵکیشی کردو بە دوو بەشەوە بە تایبەتی زانایانی بواری پزیشکی کردو بە دوو بەشەوە هەندێکیشان پێیان وایە بڵێ ئەمە دروست کراوە و ئەم گۆڕینانە ئەمە وا بە ئاسانی ناکرێت هەندێکی تریژەڵێن نەخێرەمە ڤایرۆسێکە و بە پرۆسەی سروشتی خۆی هاتووە بەس ئەوەی کە لایەنگرانی ئەوانە زۆرترن کاڵەن دروست کراوە بەڕاستی
نعفومەکەی من پێم وایە مەبەستی لەو 8 ساڵە ئەوە بوو کە ئەگەر مرۆڤەکان خۆیان فاکتەر نەبن بۆ بڵاوبوونەوەی ڕەنگە کۆرۆنا بە 8 ساڵ ئەوەندە بڵاو نەبوو بێتەوە. نانە ئەوە بەستی ئەو دکتۆرە ئەوە بکڵێ ینی لە دروستکردنی گەشەدان و گەشەکردنەکەی ڤایرۆسەکە بووە. ئەمە هەیە ئەوە هەم هەر بوو کووتمان ئەوە هەرەکەیتەوە نەزەریەی مؤامەرەیەوە ئایا دەستکیسەی چێ و چێ کردێتی و چێ نەیکردووە ئەمە بوو هەیە واقع ئەجا چێ کردوێتی دەستی خۆش نەبێت هەر کەسە کردوێتی بەڵام ئێمە هیچ لە من و تۆ ناگۆڕێ بەڕاستی ئێمە زانین ئەمە دنیای سەرمایهداری پێویستی بە نوێبوونەوە و بە گۆڕین و بە تەحدیثێ هەر چەند سەد ساڵە جارێک ئەمەش لەوانەیەکێک بێ لەو پرۆسەیانەی دنیای سەرمایهداری ئەمە ئەم ڤایرۆسە بێ و کە هەمووشمان گەشتونەتەوە قەناعەتە و گیانیانەوە قەناعەتە کە دنیای دوای کۆرۆنا دنیای جاران نامنی ینی ئەم سیستەمە گۆڕێ کە ئەم سیستەمە گۆڕە کۆرۆنا پێمانە گۆڕێ باز لاخیرە مرۆڤ زەرەرەکە لاخیرە مرۆڤ ئەمرێ لاخیرە مرۆڤ تووژە بێ لاخیرە وڵات داڕمێ ئابووری ئەڕوخێ بۆیە ئەوەی ئێمە لەسەرمانە خۆمان پارێزین باقی چێ کردی چۆن کردی چۆن هات ئەوە شوێنێکی تر و مەکانێکی تر. دەستان خۆش بێ سپاس بۆ هەموو لایەکتان. بەڕێزان پەیامی کۆتاییمان کە هەموو ئەو خاڵانی کە هەمومان کۆبووین لەسەری ئەوەی سەبارەت بە حکوومەت گرنگە کە هاوسەنگیەک لە نێوان ژیان و بژێوی خەڵک و هەروەها پاراستنی ژیانی خەڵک دروست کات گرنگە موسە لە کاتی خۆیان دابین بکرێ و بە پێی سیستەمی چاکسازی و یاسای چاکسازی بکرێ بۆی بژێوی خەڵک چونکە ئابووری کوردستان بەندە بە موسەوە گرنگە یاسا بەهێزتر بێ لەمەی ئێستا هەیە لێ پێچین و لەگەڵ هەموو ئەو کەسانە پەکە تاوانانە بەرامبەر خەڵگەکان ئەم یاسایەش لە بچووکەوە تا گەورە هەمومان بگرێتەوە ئەوی لەسەر حیزبەکانە بە هەمویان وەکو کاک فەرهاد و کاک دکتۆر باساکیش گوتیان دەنگ بە کۆرۆنا کۆ ناکرێتەوە کۆرۆنا پێویستە پاراستنی ژیانی خەڵک ئەتوانین لە ڕێی پاراستنی ژیانی خەڵکەوە دەنگ کۆکەیتەوە ئەوی کە بۆ هاوڵاتیشە کاک دکتۆر جوان ڕوونی کردەوە هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ واتای ئاسایی بوونەوەی ژیان نییە بەڵکو واتای ئەوەی ئێمە باشتر خۆمان پارێزین چونکە قەرەباڵغی زۆرتر دروستە بێ ئەرکەکە حکوومەت لە نەخۆشخانە و لە ناوەندەکانی چارەسەر خەریکی پاراستنی ژیانی ئێمە بێ بەڵام ئیتر ئەوەی بۆ ئێمە بەجێهێشتووە چونکە ژیان لە ناو بازاڕ و کار و دەوامی خۆمانەکەین کەسابەتی خۆمانەکەین بەڵام گرنگە خۆمان و ئازیزانمان پارێزین هەر چۆنێک بیرەکەیتەوە سەر بە هەر حیزبێکی هەرچی هەڵوێستێکت هەیە بەرامبەر حکوومەت مەی گۆڕە بەڵام ژیانی خۆت پارێزە ژیانی ئازیزانت پارێزە ئەویش بە بەکارهێنانی ماسک و دەستکێش و هەموو ئەو ڕێشێنانی کە بۆ خۆپاراستنە هیوادارین ئێوە و کوردستان و هەموو مرۆڤایەتی سەلامەت بن تا ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ و بەخواتان ئەسپێرم کاتێکی خۆش.